به هر کس ایدی زنیتی دانی بیانی هم تاریکی تر دستی تیرور لشاری سلیمانی یعنی چالاکی خوی کرد بداخوا جنکی اکادمیسین جنکی روشنبیر سرنووسەر و چالاکوان ژنێکی پێشەنگ بە ناوی زیلان لە شاری سلێمانی جارێکتر دەستی تیرۆری پێگەی وەک ئەو ڕۆشنبیر و کەسایەتی و چالاکوانانەی کە لە ڕابردوو بە هەمان شێوە بەتایبەت وەکو ڕاگەیاندنەکان هەمووتان ئاگادارن جاری یەکەم نیە ڕووداوی ئاوا لە سلێمانی ڕووەدا لە هەرێمی کوردستان ڕووەدا هەلبەتە ئەمە تیرۆرە و ئێمە بەمە بەسە لێرەین وەکو چالاکوانانی ژن وەکو ڕێکخراوەکانی ژنان لە بەیانیەوە لێرە کۆبوونێتەوە بۆ ئەوە کە خاوەنداری لە تێکۆشەرێک بکەین لە خەباتکارێکی خەتی ئازادی ژن بکەین یاڵی ئازادی ژن بکەین کە ئەمڕۆ دەستی ڕەشی تیرۆری پێگەی و تیرۆر کرا و لێرە هەلبەتە داواکاریمان ئەوەیە لە لایەنە ئەمنیەکانی هەرێمی کوردستان ئیدی هەرێمی کوردستان بووە بە گۆڕپانی تیرۆر بەداخەوە ئەو هەموو تیرۆرە ڕووەدا تا ئێستا تیرۆریستێک دەستگیر نەکراوە تیرۆریستێک نەدراوەتە محکەمە لە پرسینەوە نەکراوە ئەمە بەتایبەت بۆ ئەمە لێرەین و هەلبەتە بۆ ئەوەی هەموو کەس بزانێ ئەمە مەسەلەیەک نییە لەسەر تیرۆری ئەڤاڵ زیلان وەکو ژنێک تیرۆرێک نییە لەسەر شەرەف بێ بۆی هەر کەس ئاگادار بێ تیرۆرێکی سیاسیە بێگومان لەبەرەوە چۆن ئەمڕۆ لە هەموو مەیدانەکانە لە تەواوی دنیا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە باکووری کوردستانەوە لە چوار پارچەی کوردستان تا دەگا بە هەموو دنیا دروشمی ژن ژیان ئازادی بەرز بێتەوە و ژنان پێشەنگی گۆڕانکاری کۆمەلگاکانەکەن ژنان پێشەنگی تێکدانی سیستەمی دەسەڵاتداری و دیکتاتۆریەت و تیرۆریست و پیاوسالاریەکەن هەلبەتە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان لەو باوەڕدان کە ئەمە بێبەش نییە لەو کۆمەڵکوژیانە لەو ئاستەنگیانە لەو تیرۆرانەی کە لەسەر ژن ڕاچێ بۆیە ئەو کەیسێکی سیاسیەوە ئەمە ڕوونکردنەوەی لایەنی پەیوەندیدار داواکاریمان ئەوەیە کە هەرچی زووە لایەنی پەیوەندیدار بەتایبەت لایەنە ئەمنیەکان بکوژی زیلان ئاشکرا بکەن و بەو سزایە بگەێنن کە لایەقیەتی بۆ ئەوەی دی تیرۆری ژن لە هەرێمی کوردستاندا بێ وەڵام نەمێنێ ژنان بێ ئومێد نەبن لەو ڕۆوە زیاتر ئێمە لەو چوارچێوەداوە لەو بارەوە لێرەین و ئەژمێین یعنی ئەمڕۆ زیلان تیرۆر ئەکرێ بەڵام یان تێکۆشانی ژن بە سەدان ساڵە بە هەزاران ساڵە بەردەوامە بە تیرۆری ژنێکی بەو شێوەیە نەکۆتایی دێ و نەسات دەبینەوە لە تێکۆشانی ئازادی ژن لەو چوارچێوە جارێکی تر بانگەوازیمان لە هەموو لایەنە ئەمنیەکان ئەوەیەکە هەرچی زووتر ڕوونکردنەوە بدەن و هەرچی زووتر بکوژی هەڤاڵ زیلان ئاشکرا بکرێ و بە سزایی خۆی بگات. بەداخەوە کوشتن و تیرۆرکردنی هاوڕێیەکی عزیزمان بە ناوی زیلانەوە لەم ڕۆیە هەمێکی گەورەیە نیگەرانێکی زۆرە بێ ئارامیەکی زۆر و شێوێکی زۆر دروست ئەکات ئەگەر ئەوەندە ئەڵێم ئەگەر هاوشێوەکانی زیلان و ئەوەی کە لە ڕابردووە تیرۆر کرا بە ڕۆژی ڕووناک ئەگەر درێژەی هەبێ ئەمە نیگەرانێکی زۆر و شێوێکی زۆر گەورە دروست دەکات بۆیە ئەوەی داواکارین لە لایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی ئەوەیە کە بتوانن ئەو تیرۆریستانە بەس بگرن قوتار نەبن لەژێر دەستی یاسایە و بە سزای یاسایی خۆیان بگەن بۆ ئەوەی چیتر ئەم کارە ساتانە دووبارە نابێتەوە لە هەرێمی کوردستانە چکە هەڤاڵ زیلان مرۆڤێکی جوان و چالاک بوو ژنێکی بەتوانا بوو ئەندامێکی ئەکادمیا بوو کە کاری بۆ مەسەلەکانی ژنانە کرد و لە هەمان کاتە ئەندامێکی دەستەی دامەزرێنەری ئەرشیفی ژنی کورد بوو لەگەڵ ئێمە کاریە کرد و ماوەی ساڵێکە بۆیە جێی نیگەرانیە و هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان بێدەنگ نەبن و تیرۆریستان و بکوژان بە سزای یاسایی خۆیان بدەن بۆ ئەوی لە هەرێمی کوردستانە ئەم کارە ساتانە دووبارە نەبێت. خەبتارە بە کورتی ڕز وەک چالاکوانێکی ژنان ئەم کردانە بۆ دووبارە بنەوە و چالاکوانی ژنان حاڵەتی یەکەمجار نییە
تەنانە بەکردنەوەی سیاسی نادەن چالاکوانی ژن ڕۆژنامەوانێ ئەنجامێکی پێیتە شۆقەتەرە ئەم کردانە بۆ دووبارە بوو چی لێ دەتنسە تاجێکی ڕۆشنبیری شاری زەمەنی بە ڕۆژ ڕووناک چالاکوانی ژنان بۆ خۆتانە تیرۆ بکرێن چیە گەێنن لە ڕاستیە ئەم تیرۆرە تەنها تیرۆری ژن نیە یعنی ئەگەر بڵێن وەکو ژنێک بابەتی کە ئەخوازرێ کە بەلاڕێیا ببرێ بەڕاستی ئەمە تیرۆرێکی سیاسیە ئەم ژنە ژنێکی لێکۆڵەرە ژنێکی ڕۆشنبیرە کەسایەتێکی ئەکادیمیە لە ناوەندێکی گرنگی جیهانیدا وەکو ناوەندی ئەکادیمیای ژنۆلۆژیک کار و خەباتی کردووە کە ئەندازیاری ژنۆلۆژی ڕێبەرەوە جەلانە و ناوەندی ئەم ئەکادیمیایە لە هەموو وڵاتانی ئەوروپا و لە جیهاندا کار و خەباتی خۆیەکە و لە سلێمانیشدا نوێنەرایەتێکی هەبووە و ئەم ژنە کاری لێکۆڵینەوەی لە پرسەکانی ژناندا کردووە لە مێژووی ژندا کردووە بۆ هەر بەشێکی کوردستان و خەباتێکی زۆر پیرۆزی بەڕێوە بردووە ئەم تیرۆرێکی سیاسیە و ئێمە سبەینە ئەبێ بە چل ڕۆژ کە تیرۆری مامۆستا شەماڵەکرێ کە ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی تەفگەری ئازادی و چالاکوانێکی جوگرافیناس و لێکۆڵەر بووە بە هەمان شێوە بۆمان دەرەکەوێت داگیرکارانی کوردستان دژمنانی کوردستان بەداخەوە بە یارمەتی دەسەڵاتدارانی ناوخۆیی دەست دەبن بۆ ئەم جارە بۆ ڕۆشنبیرەکانمان بۆ لێکۆڵەرەکانمان بۆ ئەوەی مێژوومان بشێنن بۆ ئەوەی داهاتوومان ون بکەن بەڕاستی ئەمە ئیتر نابێتە قبولکردن دەبێ هاوڵاتیانی ئەم شارە خاوەنداری لەم شەهیدانە بکەن دەبێ هاوڵاتیانی ئەم شارە بزانن ئەگەر ئەمڕۆ لە دەرگای هەواڵ زیلانی داوا ئەگەر دوێنێ لە دەرگای لەبەر دەرگاکەی ماڵی خۆیدا لە شاری کفری مامۆستا شەماڵ تیرۆرەکرێ سبەینێت چل ڕۆژتەیە پەڕێ بەسەریدا دەبێ هەر هاوڵاتیەکی ئازادی خواز و ڕۆشنبیر و هەر هاوڵاتێکی کە دژی داگیرکاریە دژی پیاوسالاریە دژی پێشێلکاری و ستەم و نادادی تەنانەت دەسەڵاتدارە ناوخۆیەکانیشە ئەم تیرۆرە ڕوبەڕووی ئەبێتەوە و ئێمە پەیامی ئێمە لێرەوە ئەوەیە بۆ ئاسایش و دەسەڵاتی هێزی ئەمنی لە هەرێمی کوردستان بەگشتی و شاری سلێمانی هەرچی زووە ئەم تیرۆریستانە دەستگیر بکە بە سزای خۆیانیان بگەێنێ و ئەگەر ناتوانن دەستگیریان بکەن تکایە بۆ ڕای گشتی ڕای بگەێنن یعنی ئێمە دەبینین ئەو کەیسانەی کە ڕووەدا پۆلیس لێدوانەدا ئاسایش لێدوانەدا بەڵام لە تیرۆری ئازادی خواست ماوەیەک بکرێتەوە هاوڵاتیانی ئێمەش بە جۆرێک بێ ئیرادە و بێ هیواکراون کە دەبن بمێننەوە داخوازی ئێمە ئەوەیە ئەگەر هێز ئەمنیەکان دەتوانن هەموو هەوڵێکی خۆیان بخەنە گەڕ و هەرچی زووە بکوژان تەسلیمی دادگا و بەردەم دادگای گەل بکەن ئەگەر ناتوانن بێن وەکو ئێمە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بکەن بڵێن با هەر ئازادی خوازێک بۆ خۆی چەکدار بێ با هەر ئازادی خوازێک خۆی بپارێزێ با هەر ئازادی خوازێک خۆی هەوڵ بدات تۆڵی خۆی بکاتەوە ئەمە بۆ ئێمە ڕابگەێنن بەڕاستی بەم شێوازە ناکرێت ئینسانێک سوادێ ئەمڕۆ لە ماڵ دەرەوە تیرۆرەکرێ ئەمە پەیامێکە و جاری وا هەیە لەلایەن هێز ئەمنیەکانەوە ڕاستەخۆ پێمانەوترێ بە دواتانەوەن تیرۆرەکرێن ینی داگیرکاران هاتوونە تەناو ئەم شارەیە بە دواتانەوەن ئێتەواو دەستگاکانی ئەمنی ئیشیان چی ئەگەر نەزانن ئەم تیرۆریستانە ئەم ئیستیخباراتی دەوڵەتانە کە دێنە ئێرە بۆ تیرۆرکردنی ئازادی خوازان لەکوێ ئەمێننەوە کێ هاوکاریانەکە کێ پاڵپشتیانەکە کێ دەربازیانەکە لە بازگەکان لە ئێمە باشتر هەموو بەڵگەیەک لە بەردەستی هەموو دەستگا ئەمنیەکاندا هەیە لە گەڕێکێکی وەکو بەختیاریدا قەرەباڵغترین گەڕێکی سلێمانیە نەبووە بە 6 مانگ هەواڵ زەکی چەلەبی تیرۆرەکرێ و ئێستا هەواڵ زیلان تیرۆرەکرێ و ئەو هەموو کامێرایە هەیە لە بری ئەوەی بچن بکوژان دەستگیر بکەن جارێ دێن هەواڵ هاوڕێکانی خۆمان کە بەدەم هەنگاوەکەەوە ئەڕۆن بەدەم هەواڵ پرسینەکەەوە ئەڕۆن ئەوان دەستگیرەکەن وەکو تیرۆری هەواڵ شکری کە هاوڕێکانی خۆیان ئەشکەنجە ئەدران لە زیندانە و بکوژە گەیشتە هەولێر و دوای پێمانەڵەن گەیشتە هەولێر ئەو هەولێرەی کە بکوژانی ئازادی خوازان لە باوەشەگرێ ڕسوایەکەین هەڵبەتە ئەو دەسەڵاتی کە لە هەولێر دەسەڵاتدارە نەگەلی هەولێر ئەو دەسەڵاتی کە باڵدەی بکوژانەدا و لە بازگەکان دەربازیانەکە و لە دوای دەربازبوونیان وێنە و ڤیدیۆکانیان نیشانی ڕایگشتیەدات ئێمە شەرمەزارەکەن پرۆسۆیەکەین و قبولی ناکەین جارێکی تر بەم ڕەنگە بکوژی ئازادی خوازان ون ببێ ئێستا کات ماوە هێشتا بکوژان لەم شارەیان هێشتا بکوژان دەرباز نەبوون و ئەگەر دەستگیر نەکرێن دەسەڵاتی ئەم شارە بە تایبەتی بەرپرسیاری یەکەمە و ئەگەر بێت و بکوژی هەواڵ زیلانیش وەکو بکوژەکانی دیکە وەکو تیرۆریستەکانی دیکە لە دەستی هێزانیەکان بڕۆن کەواتە هیچ هیوا و ئومێدێکی ئێمە و هەموو هاوڵاتیەکانی ئەم هەرێمە بەم دەسەڵاتە نامێنێت و ئەو کاتە ئەرکی خۆمان بەدواداچوونکەین و خۆمان ئەرکی خۆمان پێک بێنین